ئافرەتی ئیساکێنش بۆ معلوماتتان یعنی ئەو زوڵمەی کە لە ئافرەتێکرێ لە ئیشە ئافرەت کە لە تەمەنی 15 ساڵیەوە بەپێی بەحسێک کە تا تەمەنی 29 ساڵی دوو کێشەی هەیە لە ئیشە یەکەم ماشی کێمە دێتێت لە چاو پیاوانە کاگاتە لە سا 25 تا 30 کەمتر ئەنێگە $1000 وەرگێ حوزۆ منجا وەرەگرێ حوسە وەرەگرێ بۆ چکە خەڵک حەزی لیشی ئافرەت نییە. ئێستا من کشتێکی جوانم هێنا ئیشم بۆکە وڵا کاک توێژان ئیتر من بە ئیجازەویتر نایەمەوە خێر وەڵاوە شوم کردو بەسەر چاونجا شووەکەی ئیشەکەش هە لێرەواریدە و بەسەر چاوەڕ ئیشی سکرتێرێکی خۆ بکەو لە خزمەتای یخواج ئەجا وەڵا کاک توێژان ئیتر بەخوا شەرمی شەکەم بێنم وەڵای ئیتر حەملم هەیە بەخوا ئیتر ئەی کوڕە من 5 ساڵ تۆ پێگەین حتا فێری داتابەیسم کردووە تا فێری ستمەکەم کردو تا فێری شەکەم کردو ئیساکەنا هەروە باسەین بەجێلی خۆ قەت ناڵێم نە ئەڵێم یەخوا دەستی خۆش بێ پیرۆزە بێ هەدیەشی بنێ با بڕاتەوە شەکەی خۆی بکە بەڵام من چیم کرد پیاوەکە زیخە بۆ مێنێتەوە بەس ئافرەتەکە بۆم نامێنێتەوە باسی خۆم ناکەم باسی یابانەکەم لە یابان ئافرەت مەرغوب نییە بۆ ئیش حەزیان لێ نیە شەکە بەجێڵێ پیاو زیاتر ئەمێنێتەوە بۆ چکە پیاو پلەکانە بڕێ ئەبێ بە ڕئیسی قسم ئەبێ بۆ مدیر بەرز دەبێتەوە بە پلەکانە ئەبێ بە ڕاوێژکار حتا ئەخیر معاشی بۆ زیابێ ژن لە نیوەیە قەتع بێ لەبەرەوە کەس حەزی لە مۆزەفەی ئافرەت نییە ئەگە بۆ تەحەڕوژ نەبێ بۆ جنس و بۆ جوانێکی نەبێ حەزیان لێ نییە لەبەر ئافرەت لە تەمەنی 15 بۆ 29 ساڵیە تەحەڕوشیان پێکرێ لە تەمەنی 30 ساڵی بۆ تەمەنی 45 ساڵی کەس نییە ئاگای لە مناڵەکانی بێ گەورەترین کێشەی ئافرەت لەم تەمەنەیە ئەوەیە یەک مناڵیشی هەبێ ناتوانێت مڕعاتی کە لە دوای 45 ساڵیشەوە ئەنجا ئەو زوڵمەیە کە لە تەقاعودی و لە جۆری معاشە لە جۆری ئیشە لیان نەکرێ